دەم باش تەماشەوانن گەلێکی هێژا هەبوون هەژمونە حەزبی بەسەر پێشمەرگەژی وەرگرتنا ئابوونە دەمەکە تێدا خۆیەکردن بێگومان پێشمەرگەژی گەلێ جاران بەرێن پەیوەندیان NRT و gelekî rêyendî bûma xwedekî heta li vî bernameyê jî hêjan gelê carekî wê jî guhdarî dikiribe pêşmerge dibêje abûne li me tê tewergêtin ev abûne jî nek pêşmergê bêguman hêzên navxweş jî dibêjin ku abûne ji wan tê tewergêtin û ew abûne têne wergêtin abûn bêguman abûnên hezbî ne dîrîş îrada wan e ew muwazifên hikûmetê û fermanberên hikûmetê ne û abûne li wan tê tewergêtin bû hindek ehzaban taybetî partiyên fermanrawa li Herêma Kurdistanê heya çandê ev rastgirû bû pêşmerge vê gelê dikin eger rast bît ji ber çi bi zorî abûne li pêşmergê tê tewergirtin di heman demda jî ki hejmûna hezbê bêguman li vî welatî gelê cara tê te behezkirin li ser hemî cumgên esasî hemû kayên îctîmaî hemû sîstemê vî welatî destwerdana hezban heye eya destwerdana hezbê bû di hemû kayan da ye eya bû pêşxistina van kayan e yan berûva jî ye bû heta nûke jî wekû dibêjin hejmûna hezbê li ser hêza pêşmerge demeke ku pêwîst e hêza pêşmerge hêzeke nîştîmanî ve wekû çavdêr dibêjin hêza pêşmerge erkê wan parastina vî nîştîmaniyê vî welatiyê pêwîst e dûr be ji destêwerdana hezbî nek vî welatî her welatekî dunyayê her devêrekê destêwerdana takelî berjewend çêtî ya hezbî di nava hêzên çekdar hebe bêguman gelek cara fêze bi arastekî dîte tê te livandin û berûva ji xizmeta rastaqîneya gel ku parasta wî serweriya gel e belê hebûnê هەژمونی حزب بەسەر پێشمەرگە وەرگرتنە ئابوونە لەیان بەڕێزان ئەمە ناو نیشانی تەوەری ئەمڕی بەرنامەیەوە بەرنامەی مایکە خەڵکە بێگومان لە ئێستادا زۆر جارە حتا لە لەرەی بەرنامەوە پێشمەرگە بەڕێزەکان هێزەکان یاسایشی ناوخۆ تێلەفۆنیان کردووە باسەوەکەن کە وەرگرتنی ئابوون هەیە بە پێ زانیاریەکانی دەسێمەش کەوتەوە کۆی نارتی لەرەی پەیوەندەکانمان زۆر لە پێشمەرگە بەڕێزەکان و هێزەکانی ناوخۆ باسەوەکەن کە لە ئێستاشدا کە ئەوان مازەفی حکوومەتن سەر بە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەن بەڵام ئابوونی حزب بە زۆری لەیان وەرەگرێتە ئەگەر نەدەن ئەوە دواتر ڕوبەڕووی گەلێکشی دیکە بنەوە باسەوەشەکە کە هەژمونی حزب بەسەر هێزی پێشمەرگەوە هەیە بوو تا ئێستا لە هەرێمی کوردستانیان توانیوە هێزێکی نیشتیمانی ڕێکخراو پێک بێنن کە ئەرکی پاراستنی سەروەری و خاکی هەرێمی کوردستان بێ لە ئێستادا لە هەموو دنیادا لە هەر وڵاتێک و هەر شوێنێکە بێ کە هێزی چەکدار ئاراستەکراوی ئەم هێزە بەرژەوەندی حەزب ئانلاینێکی سیاسی ئاراستەیەکی دیاریکراو بێ بێگومان زۆر جار ئەم هێزە بەرەیەکی دیکەوە ئەجوڵێنرێ کە لە بەرژەوەندی گشتیەکانی وڵات لا بدا بوو تا ئێستا لە کوردستان نەیتوانرەوە کو چاودێرەکان ئەڵێن هێزێکی ڕێکخراوی نیشتیمانی هەبێ کە ئەرکی تەنیا پاراستنی سەروەری ئەم وڵاتە و خاکی ئەم وڵاتە بێ دوور لە بەرژەوەندی ئەحزابەکان لە خزمەتی وەرگرتنی سەرنجی ئەوەی بەڕێزام ئێستا لە شێخان پەیوەندیت گەلمەیە الو کارم کە چۆنی برام باشی کاک ئیمران لە شێخان فەرموو چۆنی برام باشی حواڵت زۆر سپاس ئەمن باشم کاک ئیمران فەرموو قسە بکە برایەکەم بۆ سەبارەت پرسیاری ئەمڕۆ دەستخۆشی لێت دەکەم سپاس بەڵێ تکایە تێلەڤیزیۆنی خۆت کەسکە و با لە تێلەفۆن جێت لەمە بێ بۆیە ئیسیفادە لە کات بکەن کاک ئیمران ئەکە سەرنجی خوشت بڵێ بەرحال بەرزان هەموو ڕۆژێکێمەوە دووبارەکەینەوە تکایە لێرە ئەرکێمە خزمەتیەوەیە ئەو کاتە پەیوەندیەکەن تەلەڤیزیۆنەکانتان کەسکەن هەر لێ دوورکەون لەو لەحزەیە بۆی پەیوەندیەوە بەباشی بگات دواتر چەند دەنگی بەرزکەنەوە ئیتر کێشە دروست نابێ بۆ ئێمە لە خزمەتیەوەدا ئینزانا لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتتان باش سەرچاوم من زۆر سپاسانەکەم بۆ تەوەرەکەتان من لە ڕاستیە قسەم لەسەر ئەوە نییە کە هێزی پێشمەرگە ئابوونەی لێوە ئەژیرێت یان وەرناگیرێت چکە ئەو حەدە لە حەدێک کەمتر بۆتەوە مەسەلەن 4 ساڵانی ڕابردووە کە پێشمەرگە باشکرا لام دەستگا حیزبەکانی بەڕێوە بردو حیزبی ئاراسە کرد ئابوونەکەم بەڵام ئەوێ قسە لەسەر مۆزوعی کە بکەمەوە فەرموو بە کورتی کە بۆ هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی نییە کە هەمومان خولیا ئاواتمانە لەم نیشتیمانە هێزێکی نیشتیمانیمانە بێت بۆ پاراستنی ئەمنی قەومی و ئەمنی نیشتیمانی ئەم وڵاتە بەڵام بەقەدەر ئەوەی کە هێزی پێشمەرگە و هێز ئەمنیەکانی ئەم وڵاتە چاودێری ڕۆشنبیران و نووسەران و ڕۆژنامەوانان ناکەن لە وڵاتەیە چاودێری سنوورەکان ناکەن چاودێری ئەمنی قەومی کە یان ئەمنی اقتصادی یان ئەمنی اجتیماعی یان ئەمنی عسکەری خۆیان ناپارێزن ئەمەیە گرفتەکە بۆچی هێزی پێشمەرگە ناتوانێت هێزێکی نەظم معلومەوەی حتا ئێستا حیزب خاوەنی هێزی پێشمەرگەیە یان زۆر جار توانین بگەینەوە قەناعەتەی کە هێزی پێشمەرگە خاوەنی حیزبە نەک حیزب خاوەنی هێزی پێشمەرگە بێ زۆر سپاسانەکەن بەڵێ سپاس شێرزا لە شاری سلێمانی فەرموو کای شێرزا سەرچاوم وڵی حەزەکەم لەسەر و برادری جوێنیاوەرە کە وتی پێشمەرگەی ناوچەم و 3 مانگە موچەم وەرنەگرتووە ئەمە یەک شتی وا هەر نییە قەناعەت کە ئەوە بزانە چ کەسێکە بە ناویەوە قسەکە چکە ئێمە هەر هەموومان دەروێشین پارەمان بنێ نەمان نەنێ بڕوا و قەناعەتی بێ جەنابی سەرۆک
بڵێ نان مەخۆن وەکو پارتی ئێمە وەکو پارتیەکان باسەکەین بڵێ نان مەخۆ کەس نان ناخۆ تو وەکو چی قسەیەکێ لە چی پێگەیەکی کاکی شێرزاد ئیتر من ئەوەنە ئەڵێم دوای ئەوەیەش بەڵێ ئێمە هەمومان وایم بڕواکە ئەوەی پارتی بێ هەمووی دەروێشە ئێمە نەبووە پارە دوای جنابی سەرەوە کەوتوین نەبووە ئیمتیاز نەبووە پۆست دوای کەوتوین ئێمە خۆشەویستیژی جنابی سەرۆکە لە دڵمانە بەیانی بڵێ هەمووتان لەسەر قاس بۆچن ئەوەسین ئێمە وەکو خۆمان باسی خەڵکی کە ناکەین دوایەوە با کەسیش تۆزیح نییە لەسەر ئەوەی کە چکە بەری خۆر بە بێژنگ ناژیرێ کابرای لە لایشکەوەیە بڵێ پێشمەرگەی ناوچەم سێم مانگەم و چەمۆ نەگرتووە ئەوە زۆر 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 دوورە لە ڕاستیەوە ئەگەر پارتی بێ ئەسڵەن قسەی وا هەر ناکات بەڵێ بەڵێ کاک شێرزاد سوپاس هیواداری نەکە و پێشمەرگە جێ لە سەرنجی تو بێویش بێ سەرنجی خۆ بڵێ کە فعلا ئایا وایە سێ مانگە موچی وەرنەگە پێم وایە لە کویە بۆ یانیش پێچەوانەوە بەهەرحاڵ سوپاس بۆ تۆ چەکدار لە دهۆکێ کاک چەکدار کەرم کە باشی کاکاری وەرەوە باش بیت زۆر سوپاس باشتر بووتە سەبارەت بابەتە هێوەیە جارێن ڕەخنە جارێ من ڕەخنە کۆلنگۆی کەکەرن کۆمەکی ڕاستە ئازاد بیت کەرم جارێ دوی وەختێ نوکەدا وەختێکی زۆر حساس و نازیکە بەڵێ دیدنا من بەرنامە موضوع سەر پێشمەرگەی دوی وەضعی نوکەدا بێتە ئیسارەکردن هذا بابتك بشتي واحد متهيد البلاد الشيوعية حمريني وتشاركيتي هذا موضوعك جديد كشي از پێشمەرگەمە هەمی فەخر بە از پێشمەرگەمە و از پێشمەرگی پارتیمە بوو کو پارتی اساس تربیت و فێر کریم کو وەکە از پێشمەرگە بم از پێشمەرگی کوردستانم نه پێشمەرگی پارتی دموکراتی کوردستانم چونکو فکر و ایدئولوژی حزب من از قربانی کردستان کم ابجا جاز پیشمرگی پارتی بمیان پیشمرگی که سر بخوب مده از بومن شرف کامازن کو پاس تربیت از خوگوری کردستان چون درست پاس بەڵێ کاک چێدار بێگومان تو هەر کەسێک ئازادە ئینتیماوی چ بە حەزکیش ئایدۆلۆژی بکە حەزکیش فەلسەفێ بکە حەزکیش حەزب بکە بابەتێمە لەسەر هەمی گاوا دەبێژن ڕەوشە کوردان هەستکارە هەمی گاوا دەبێژن بێگومان کورد دەڤەرێکی دادیژی دەب دەوەرە هەمی گاوا سیراعاتێت عقلیمی نێودەوڵەتی لەسەرن کورد ژیر vê دەڤێرات کە پارچەکردن ڕەوشە کوردانژی ڕەوشێک هەموو گاوا ئەوەرتە بوویە پرسەمە سەر ئێکەیە ئەمژیک ئەڤژێک ئاراستەیەکە گەلو وەکو بێگومان بەرپرسێن بڵندن هەرێمێژی دەبێژن چاودێر دەبێژن تا چەند گرنگە هێزا پێشمەرگە هێزەکە نیشتیمانی بە وەکو ئەو ئیرادەتە هەیە بۆ قوربانیکردنا vî نیشتیمانی فعلا هەموو بەیەک دەست بەیەک ئیرادا قوربانی بۆ vî نیشتیمانی بدەن gelek caran jî pêşmerge bixwe geleka peywendîkiriniya dibêje abûnelme tê tewergetin pirsame serwêkenîne فعلا پارتی و یەکێتیە vazabêndin ku li demê şoreşa şaxda ewan bêguman şoreşên çekdariya bûn ewan rêrawa şoreşê destîşan kiriye vêga jî tu azadî her ehzabek bî mihîm pêşmerge pêwîst e hêzeke niştimanî be ya rekxistî weke çavdêr dibêjin Elî Leşarî Silêmanî fermû serçam kaykelî آخر من برايكي من دو مامو دو تقريبا دو مامو بيس روشا معاشي ورنقد وقاك شيرزات على والله اما سرق بلي اما لسرق قاتا وسين او براوغوشيني خويدي يعني اما بلي بارمانيري اما اسفانيني اما ايكون او هم يسجي خويدي والله خلق او ركز بجي فارنايكا اذا جا من بجي فارنايكم فبعني بشي شاني من دعوينا كويت کاکەلی تو یەکێکی لەوانی وەکو توالێکە موچەت وەرنەگرێتوە زیاتر لە دوو مانگە من برايكي من نارم خون برايكي من دو مامو درس لە کام شوێنە پارەی وەرنەگرێتوە ماش لەو هەموو کاتەیە آخر ام ولاتي ما بس يشغرقا كناس امام الرياضة سيري كناسكاني سر زادم كهوي كلا سر كناسكاني سر زادق سناقات استا كناسكاني اما كاتين آخر شي مفروض كناس يكشار رجل سر زادا فاقاتا وكناس بيت كاتي ماغي با 250 دارو يس مرغي لسر او شاخي ماغي با 470 دارو آخر اصفوتي اما تاقي لما لنا كاتو هو خاطري خوا بەڵێ کاکی علی سپاس ئەحمەد بەگی لە هەڵەبجە فەرموو سلام كاكا مرحبا سەرچاوم شو باشي زۆر سپاس کاکی ئەحمەد بەگ نسبة أبوني بيشمرقك أو برادرانا قليان هي لأبونوها بەڵێ تبعي أمن خوك وخوام لصالي حفتاوى تاوك وصالي هشتاوها بيشمرقش بومو لهذه تعتيبين ووقم حزب عن أبونا من داوى أو كاتيش كأمر 2012 أو أبونا دامر زادني فكري
سیاسی بڕوا بە پێبوون بە مەبدعەکەیە تەنها لە 50 داومانە هەتاوەکو دینار بەڵام ئەمە بۆ ئەوە نییە کەوا بارمتە بێ کە بۆ پارتی ئەو پارە ئێمە نییە لە پارتی تەنها بەستنەوەیە بە نظامێکی فکری سیاسی تەواوە. کاک ئەحمەد بەکە بێگومان هەر کەسێک ئازادە تو وەکو پێشمەرگەیش بێ ئازادی ئەو حزبێک کە تو بڕات پێەیە ئابوونە بدەیت معاشی خۆی هەمووی بدەیت یارمەتی بدەیت هەرچێ بەڵام پرسی ئێمە ببوورە پرسی ئێمە ئەوەیە زۆر پێشمەرگیانێن بە ئیجباری لە ئێمە وەرەگیرێ نەک تەنیا لە دۆکا و لێر لە سلێمانی لە گەرمیان لە هەموو ناوچەکان نەک تەنیا پێشمەرگەش هێزەکانی ناوخۆش لەم بەرنامەیە کە تو بینەریان بەرنامەی زۆرجە گلەیان کردووە ئێمە باسی ئەوەکەین. والله برای بەڕێزم قەناعەتتان نەبێ هیچ ئیجبارینی هەموو کەس اختیاری خۆتی ئەو کەسێکە کابینێکی باش بێ ئەوە لە هەموو دنیا ئابوونەوە دراوە بووە بەڵام ئەوەشی کە نەیبێ ئێستانە نەی و هەر پێشمەرگەیشە بۆ خۆیەتی و دەستخۆشی لێ یەکەم. بەڵێ سپاس بارزان لەو لێرەوە فەرموو. سەرچاوم کای بارزان. دەستخۆشی لێ و لە ساسەی ڕاستگۆیی یەکەم ساسەی نارکی. وەڵێ فەرموو. برای بەڕێزم من وایە بینم کەوا پێشمەرگە ئەو پێشمەرگەیەکەوە ئەزمموی لەسەرا ئەوانن کەوا بە ئیجباری لە وەحدەکانیان واتە لە تەشکیلەکانی پێشمەرگایەتیان کە ناویان ناوە پێشمەرگا نەوەک ئەوان ناوی جەیش وایە ناوی سوپا وایە سوپای کوردستان نەوەک پێشمەرگە وایە بەڕاستی هەروەکو نەئەبووە ئەو ئابوونە لێ وەرگتن وایە شتە وایە ئابوونە وەرگتن خۆی مەغزای ئەوەیە کەوا ئەوە ئیجباریە هەزمموی حزبایەتی لەسەر لە ڕێگای حزبایەتی بە تەسکیە بە مەحسوبیەت بە هەموو شتێک بۆوانە هاتۆتە ناو ئەو ڕیزەوە ئەگەر نا خۆی خەڵک ئازادە لە دوای واجبەکەی خۆی لە دوای حزبی بێ حزبی نەبێ ئازاد بێ هەر شتێک بێتن بەڵام لێرەدا من شتێکم بیرە خاتەوە مەسەلەی هەزمموی ئەوە هەزمموی حکوومەت دەسەڵات بەسەر پێشمەرگەدا کە لە هەڵبژاردننی ئەخیرا برادرێک لە پەرلەمان کە ئێستا ناو پەرلەمانە عەدنان عوسمان دارێک چاوگوتی مێلیشیا ئەوە بوو چەندین ڕێپێوان و ئینستینکار پیشاندرا بەرامبەر ئەو قسەی کە کات عەدنان عوسمان وتی بەڵام ئێستاکە هەمویان بە ئاستا ئەڵێن پێشمەرگەی پارتین یاخود پێشمەرگەی یەکێتی یاخود ئەی باشە ئەگەر پێشمەرگەی حزبێک بیت چۆن مێلیشیانی وەڵام مێلیشیا زۆر زیاتر لەوە عەفو بکە کاک شێرزادی سلێمانیش من هیوادارم هەر لە سەیەک قاز بووە وەکو قاز باشە تا ئەمێنێتن بە ئاوا بژێت. بەڵێ بەرەزان پێمان بەشە لە چارچەی تەوەرەکە قسە بکەن بێگومان هێزی پێشمەرگی کوردستان ئەرکی پاراستنی سەروەری ئەم وڵاتەیە ئەرکی لە پێشینێشدا ئەرکی پاراستنی شۆڕەشی کوردان بۆ ئەرکی پاراستنەوەی بوو بەرگەری بکە تێبکوشێ ئێستاش وەکو هێزی چەکداری ئەم هەرێمە وەکو هێزی پێشمەرگی کوردستان بێگومان ئەرکی پاراستنی ئەم کوردستانەیە کە ئێستا لە ناوچەدا بەراوەکانە لە بەردەم ئارتەشی عێراق لە هاتنە پێشەوەی قەیرانێکی سیاسی لە عێراق لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەوێن ئێمە زۆر ڕێزمان هەیە بوو پێشمەرگە بێگومان ئێمە پێمان تەوەرەکی ئێمە لەسەر ئەوەیە ئەوە دەستی وەردانی حزبی لە ناوەوە بۆ گەلێک جا لە بەرنامەکە تێلەفۆنەکە من پێشمەرگی یەکێتیم و من پێشمەرگی پارتیم بۆ تا ئێستا ئەو ئیرادەیە ئەو فکرە هێشتا لە مشکی پێشمەرگە هەیە بۆ پێشمەرگە ناڵێ من پێشمەرگەیەکی کوردستانم لە پێناو ئەو خاکەیە خەباتەکەم بەڕێزان گۆڤەند لە ڕزگاریەوە فەرموو. ئەلو باشی برای بەڕێزم سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم سپاس. ئێمە وەکو پێشمەرگەی هەرێمی کوردستان بەڵێ ئەو مانگەی ڕۆیی کە ئابوونەمان کە بووە دووخات بەڵێ بەڵێ ئێمە چەند مانگە ئابوونی ئێسمان دەدا بەڵام ئەو مانگەی کە ئابوونە موچەکانمان وەرگرت بەڵێ کە موچەکانمان وەرگرت جەماعەتی ئەوانەی ئابوونەی وەردەگرن لە لای پێشەوە ڕاوەستا بوون ئابوونەکانی ئێمە کردبووە بە دووخات ئایا ئەو ئابوونەیە یعنی هیچ شتێکی هەیە کە بۆمە کاتێکیا بێ؟ بەڵێ کاک گۆڤەند سپاس بۆ سەرنجی تۆ عەتا لە سەی سایق فەرموو. ئەم کاتەوە باش بەڕێزم سەرچاوم من وەکو پێشمەرگەیەکی زیارەفانی بەڵێ وەکو پێشمەرگەیەکی کوردستان قسەکەم هەموو کاتێک وەکو پێشمەرگەیەکی کوردستان ئامادەم لە پێناوی خاک و نیشتیمانی خۆمە ژیانی خۆم لە بەخت دەکەم بەڵێ و سەرۆکی هەرێم بە سەرۆکی خۆمەزانم ئامادەم لە هەست کاتێکشا ئاس بداوەکو پێشمەرگەیەک قبولی کەم لەبەرەوەی کە هەموو کورد دەسەتا هەفتای کورد دەنگی پێدا و دەستخۆشیش لە کاک شێرزاد دەکەم کە ئاڵێ وەکو پێشمەرگەیەک ئەمە هەموو کات ئامادەین وەکو پێشمەرگەیەکی کوردستان بەڵێ ئێمە نەمامی دەستی بەرزانین ئێمە نەمامی قوتابی و تەلەبەی
پارتی دیموکراتی کوردستانی بەڵام ئێستا ئێمە ئامادەین لە پێناو خاک و نیشتیمانی خۆمان بجەنگین نەک ئەو بڵەوەکو قازێک ڕاوەستن لەسەر پێوە برادری پێشتر کە پەیوەندی کرد ئێمە قاز نین ئێمە پێشمەرگەین گیانی خۆمان بەخ دەکەن لە پێناو خاک و نیشتیمانە بەڵام ئەمە پەروەرد دیفاعکەری پێشمەرگە دیفاعکەری خاک و نیشتیمانە ئەبێ هەر حیزبێک لەم کوردستانە خەڵک دروست کات بۆ دیفاعکردن لە خاک و نیشتیمانی خۆی دا لەو برادەرەکەم چارێکە بۆ شێوە بەخۆی بچێتەوە بە پێشمەرگەش نەڵێ قاز ئێمە قاز نین ئێمە گیانفیدا بەڵێ کاکە تا بێگومان لەم وڵاتەیە هیچ کەسێک نییە ڕێز لە پێشمەرگە و لە ئیرادەی پێشمەرگە وەکو پارێزەری خاک و نیشتیمان نەگرێ بەڵام زۆر جار وەکو وتمان گومان لەسەر هەوەیە وەکو چاودێرەکان ئەڵێن بۆ تا ئێستا پێشمەرگە لە ژێر هەژمونی حەزبیدا بۆ هێزێکی نیشتیمانی ڕێک خراو لە کوردستان نییە بەرزان لە هەولێرەوە کای بەرزان فەرموو کاکە گیانم کاتتان باش سەرچاوم باشی براکەم سپاس من ئەمەوێ مداخلەیەکی بچووک لەسەر ئەو بەرنامەی جەنابتان بکەم برادری پەیوەندی پێوە کردن کاک سالار لە سلێمانیەوە وتی ئێمە وەکو پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان ئامادەین لەسەر یەک قاچ بوەسین بۆ پارتی ئەو قسەی کاک سالار زۆر ڕاستە من وەکو خۆشم لێرەوە لەگەڵ کۆمەڵێک برادر کە لەگەڵ مایە زیاد لە 250 نەفەرین ئامادەین نەک لەسەر قاچێک لەسەر یەک پەنجە بۆسین لە پێناوی پارتی دیموکراتی کوردستان و ڕێبازە پیرۆزەکەی بەرزانیە ئێمە نە دوای پارە کەوتوین نە دوای سەروەت و سامان کەوتوین ئێمە ئامادەین خۆمان بکەین بە فیدایی لە پێناوی ماڵی مەلام بەرزانیە ئێمە بە گیان بە ڕۆح بە خوێن بە ماڵ بە مناڵ لە پێناوی پارتی ڕاجمانیاوە زەحیەمانیاوە ئێمە ئامادەنین کۆمەڵێ قسەی هەڵە جوبەڵەج بگرین بۆ ئەو بەرنامە بەڵام کاک بەرزان ڕێزمانەیە بۆ سەرنجی تۆ کە تۆ ئەو ئیرادەت هەیە بەرامبەر هەر لە نەکوهار ماڵبەتێک بێت لە کوردستانە ئێمە باسەوەکەین بێگومان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ویان دیکە ئەحزابی سیاسینە ئەو ئەحزابە سیاسی سیراعەتێکی سیاسیەکەن لە پێناو زیاتر پێشخستنی کومارگە بەڵام بوو پێشمەرگە بوو هێزی چەکدار لە ڕووی یاساییەوە بوو نابێ ئەمە لە ژێر هەژمونی حەزب دابێ پرسیاری ئێمە لەسەرەمەیە بەرحاڵ گیار پەیوەندێکی داخرا عتا لە دەربێنی خانەوە فەرموو کاکەتە فەرموو کاکەتاش پەیوەندێکی داخرا بەرزان بەرحاڵ کارۆخ شەوانی لە تۆری کومەڵاتی پەیجێنارتی ئەنووسەیە کارێکی نارێک و نەشیاوە پێشمەرگەی ملەتی کوردستانە بەڵام ئەم حیزبانە کردوانە بە ژێردەسەی خۆیان هەروەها ئارا چاوەڕەشیش ئەنووسەی پێشمەرگە مولکی حکوومەتە و بۆ کۆمەڵگایە هیچ کەس وەلایەنێک بووی نییە مزایدەی بەسەرەوە بکە هەروەها هاوڕێ تەیفۆریش ئەنووسەیە بەڕاستی کاراساتە لە پاش 20 ساڵ لە حکومڕانی کوردی ئەو بودجە بەلاحی کوردستان حەزب دەست وەربداتە ناو کاروباری پێشمەرگەوە بەڵێ گەڵاڵی لە شارە زورەوە فەرموو بەڕێزەکەم کاتێ باش سەرچاوم برای بەڕێزم بەڵێ شێرزاد و هەتاو ئەمسالی ئەوان پێشمەرگەی پارتین سەرۆک بەرزانی بە سەرۆکی خۆیان نەزان سەرۆکی منتیقەی بادینانە نەگی سۆران چونکە پێشمەرگەیەک بە 450,000 لە بەرەکانی شەڕایە پێمانگە معاشی وەرنەگردووە تا ئێستا شێرزا و عەتا هاواریان ئەڵێ تا ئێستا پێشمەرگە هیچ دوو بنەماڵەیە بنەماڵەی تاڵەبانی و بەرزانیە بنی کوردستان نییە تا ئێستا یەک نەخراوەتەوە لە ناو کەرکووکە کە ئەوان شەڕ لەسەر کەرکووکەن دوو ئاسایشەیە دوو شورتە هەیە لە هەموو شوێنەکان ڕەنگێکی سەوز و زەر زیاتر حساب بۆ کەس ناکەن تا ئێستا کارمەندەیە لە دایرەکانە تا ئێستا موشەوە نەکدۆڕە بچونتانگە ئەمانە بنەماڵایەکن دوو بنەماڵە بوون بە سەرەتان بۆ میلەتی کورد تا ئێستای نامعقول لەگەڵیانایە ئاوا چەپڵیان بۆ لێدەن وەکو شێرزاد و حتا لە سێ ساقەوە بەڵێ کایکی گەڵاڵی ئەوان ئازادن توش ئازادی سەرنجی خۆ نیشان دەیە بەڕێزان هەر کەسێک ئازادە بەست کایە با تەشەنجات دروست نەبێت بۆی پێمان باشە بەرسیڤەیەکە دیش بدەن بەڵام تەشەنج با دروست نەبێت کایە ئەگەر ڕێزگرتن لە ڕای مقابل هەبێ زۆر باشترە بێ و ئاراسی بەرنامەکەشە ئەتوانێت باشتر بێ ئەحمەد لە چەمچەماڵەوە فەرموو کاکەم کاتێ باش سەرچاوم چۆنی براکەم سپاس فەرموو خۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس فەرموو کاکە باسی ئابوو ناکەم وڵای ئابوونە کاکە بە زۆر لە خەڵکێسن ناو هێزەکانی پێ ئەی نمونە چییە؟ وڵی نمونەم ئەوەیە کەوای سا پێشمەرگەیە داوام ئەوەیە کە ئەعلانی بکەن بەڕاستی بخەنە سەر وەزارەتی پێشمەرگە کە ئابوونە لەسەنن تۆ خۆت پێشمەرگەی کاک ئەحمەد وڵی پێشمەرگەش بم ناتوانم هەنێ لێ کتابێک هاتووە نابێت پێشمەرگە لێدوان بدا لە هەموو ئیزاعەکان و ئەمانەیە بۆت نییە لێدوان و شت بدەیت لەبەرەوە کە ئاشکرا بیت نان بڕاوتەکەن بەڵێ
بەعاشکرا کابرام پارەت لێ ئەسێنەمە هێزی حیزبە هێزی میلیشیاتە هێزی حیزبە هێزی کوردستان ئەماتێ هێزێکی تۆکمەی کوردستانی ڕێک بکەن. بەڵێ کاک ئەحمەد سپاس بەسەرنجی تۆش دیار لە ئاکرێکەرم کە کاکە کار چاوانی ئەزێ باشم سپاس باشی زۆر سپاس کەرم کە هەرێ کاکە کارەوە چەند جا خۆ بنویسینەوە مەجێکی نایەتەوە کاک دیارێ و تۆ یەکەم جار تەلەڤیزیۆن خۆکەم کە چونکە ماش دەنگێتەنینە تەبلێف دەبە نێجا بێژم بەڵێ ئەوە چەند جا نۆڤە خۆ بنویسین جێکی نۆڤمە نایەتەن بۆ چی دە ناوێ خۆنویسیە بوو پێشمەرگۆتیە بۆ نایەت ناوێتە واز سزانم خواستەیە ماز سزانم ئەو چت بێژنێتەوە ئەخدێت تۆ چی ناوێ خۆ نویسی بێژنێتە شەرت و مەرج چنێتە بێت تۆ چ بێ چ بکەی خۆدێت بێژی خۆ بگرە دێنەوە نیوەک دێت چەند نیوەکجی نۆت بەڵێ کاک دیار لاکرێ ناوێ خۆ بۆ پێشمەرگاتی نویسیە نهات کە هیویدارین سەرنجە تەبالین پەیوەند دەرگەشت بە ئاسو لە شاری سلێمانی فەرموو کارێوارە باش چاوەکەم کاکاسو زۆر سپاس ئەگەر کەمێ مەجالی من بێ مەمنونم من لە خزمەتە چاوی منی دیارە مەسلەی ئابوونا و هەژمونی حیزب بەسەر نەکرد تەنها پێشمەرگە و لانی ناوخۆ ئەمانە بەسەر هەموو جونگەکانی هەرێمی کوردستانە شۆڕ بۆ توانێ ئەگەر تۆ دیقەتێک گوێی هەتا لە پەرلەمانی شاوەرە من تۆ ئەندام پەرلەمانەکان هەتا هەمویان ینی بە تەوجیهی چی ئەزوڵێنەوەنی ئەمە شتێکی ئاشکرایە بەڵام لێرە ئێمە بێ زیاتر ڕەخنەکانمان ئاراسەی معارەزەکەین معارەزە تۆ ئێوە ئیشتان لە پەرلەمانە ڕاستە ئێوە هەموو کاتێ هاوارەکەن هێندێ شت هەیە نمێنێ بەڵام هەچی شت هەیە هەچی یاسا هەیە لەم وڵاتی ئێمەیە بە زۆرینەی دەنگی ئەپەڕێ ئەی باشە ئەمەندام پەرلەمانانەی لانی معارەزە ئەوان ئیشیان چییە یعنی کە تۆ هیچ شتێک کە بە قسە نەکرێ حەقی وایە بەڕاستی ئەوان لە ناو پەرلەمانە بێنە دەرەوانی ئەمە یەک دووەمیان لەسەر مەسلەی ئابوونا ڕاستە شتێکی واقعیە و ئەسەنرێت بەڵام هیچ کەسێ جورئەتی ئەوەی نییە حەزەکەم بزانی بێ ناوی خۆی بڵێ دیان سکاڵایە تەقدیم کا بڵێ بەڵێ من ئەسەندێت لەبەرەوەی ئەمڕۆ هەمووی لە نانی خۆی ئەتەستێ و نانبڕاو ئەو بێسوێنێت و ئەوجا هەندێک کەسی شێ بەڕاستی تۆ وەرە زیاتر با بڵین برادرانی پارتی یعنی تۆ حتا هیچ کەسێک نتوانێت تۆ ڕخنەیە بڵێ نابێت نە لە پارتی نە لە سەرۆکی هەرێم هیچ کەسێ بگیرێ ئەمە بەڕاستی ینی ئەخلەتێکی کۆنا هەتا تۆ ئەگەر مەسەلەی هێزی پێشمەرگە نەخێرە تاکو ئێستا هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانیە لەبەرەوە ئێمە بینیمان لە کاتی جوڵە پێکردنی هێزەکانە بۆ ئەو منتیقانەی کە جەنابی مالیکی هێزی کۆکردەوە لەوێ سیرەکەی لایەکان کە ئەچێ بۆوێ عەلەمێکی پێوێ لایەکەی کە عەلەمێک و ڕسمێک بە پێشی سارەکانەوەی سەرۆکایەتی هەرێم ئەمە کارێکی زۆر خراپە حەقی وایە ئێمە بەڕاستی ئەمە نەمێنێ یەک ئاڵای کوردستانی پێو بێت کە ئاچی بۆ ئەو شوێنانە تەواوی تر بەس بێ بەڕاستی هەتاکەی ئێمە بڵێن ئەمە پێشمەرگەی فڵان لایەن پێشمەرگەی فڵان لایەن سوپاسانەکە بەڵێ سپاس سەربەست لەو لێرە فەرموو کا سەربەست ئێوارە باش سەرچاو خۆشی بەنامە دەکەم بەڕێزم زۆر سپاس کاک سەربەست بەڕێزم من وەکو پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان تەلەفۆن بۆ دەکەم ئێمە وەکو پێشمەرگەیەکی نیشتمانی کوردستان هەرم حاشمان نەدەنێ هەر یەکێتینە و هەر کای سەربەست تۆ وەکو پێشمەرگە دەروێشی هیچ کەس لایەنێکیش نینە دەروێشی خاشی خۆینە باڵێ پرسیارێکی ئێمەوەیە تۆ کە بووتە پێشمەرگە پێشمەرگە لە پێناو چی بووتە پێشمەرگە ئایا لە پێناو حزبێک لە جێهای منەی حزبێک توالێ من پێشمەرگەیەکێتیمە کە کەسێکی دیکە پێشتر لە دوی کوتی من پێشمەرگەی پارتیمە کەواتە بەرەزان ئەگەر ئەمانە پێشمەرگە من فعلەن ئەوە گەواهی ئەوەیە کە فعلەن تا ئێستا لە ئیرادە و لە فکر و لە فەلسەفە و لە بیرۆکەی پێشمەرگەدا تا ئێستا هەژمونی حزب هەیە بۆ هەیە کای سەربەست بۆ هەیە لە کاتێکە کە پێشمەرگە پێویستە هێزێکی نیشتیمانی ڕێکخراوبێ خزمەتیان گەلە بە هەموو ئەحزابەکان هەموو نەتەوەکان هەموو تاویفەکان بکە ڕاستەکەم بەڕێزم بەجا مەخۆوە هێزی نیشتمانی بە پێشمەرگە ناکرێت بە سەرکردەکان دەکرێت ڕاستە کە ئێستا هێزێکی دوو لە هەرێمی کوردستان دوو حیزب هەنا ئەو هەردوو لە ئێمە سەر بە یەکێتینە تەمان ئەوانی پێش جەناب قسەکەن سەریان بە پارتیویە ئێمە بە پێشمەرگە ناکەین هێزی نیشتیمانی بە مەسئول بە سەرۆکەکانمان دەکەین دەبی ئەوان ئیتفاقی خۆیان بکەن پێشمەرگە بێخنە سەر هێزێکی نیشتیمانی هێزێکی لەو ملەت ئیش بکەن خزمەتی ملەتی خۆ بکەن من دەروێشی ئەم خاکەمە ئێستا ئامادەمە بۆ هەر شوێنێک بۆ من حازرم بۆ هەر شوێنێکی کوردستان بەگی لە کوردستان بکەم باڵێ سپاس شیرین لە زاخواز بوارە مەنینا شیرین خان بەێ کەرم کە چونکو دەبەرە بەهدینان دەبەرێکی بەرفرە هەیە ئەگەر تهدیدا جێ بکەین باشتر دەبێ بەێ شەف باشتر ئەنی من بوچی کرا بۆدینە دێت تشێکی سەر بۆدینە بوو دابیژم کەرم کە من بۆ شیرین بۆدینە ڕەخنەک بوو کەناڵی هەوان بەێ ئەسیبتم بەرچە پارگرن وەکو ئەز زۆنم هون گەلێک بەرنامە دەدەن
نبی برنامه گلک برنامه کراوا و تبا نتبا گلک برنامه دیده بیرو بوچون و گلک برنامه اجبان برنامه همی دو ایک تیده برا بودینا و نکرمی بون اگر ایوی چنده چنه سرنجاتا گل جه خدایه امی دیفچونه بو کم بو یعنی تو برای خود دی گلک یعنی همه برنامه اگر کراوا و کراوا یعنی نمو گوشره تشی بیده برا بودینا برنامه که چیدی یعنی بیرو جوازی ها هیا یعنی کچرق نه هنه چه بیرو بوچون هنه چه که موسیقی بیده برای هنه دست خوش شرین جوه گلک راسته اف سرنجاتا گل جه خدایه امی دیفچونه بو کن بله شیرین خان بله بله برزان شیرین خان لناوچه باينه آله همو برنامه‌کانی نارتی لکراوا برنامه کرا همو برنامه‌کانی ترا خلکی بعدینا که بگمان بعدینا نیش دبره که زورترین ماموستای جامعه و پسپورو سیاست مدار و برپرسی هيا لوزیر و لاندام پارلمان لامکان بو زور کمن درچونی دموچای بعدینی لناو برنامه‌کانه وکو ناوچه باينه وکو شوازار که خلکی وان زیاتر تبگن بو کمه ماش بگمان هیوادارین برپرسانی او سرنجی شیرین خان برپرسانی ایمه لیر لنارتی تيجي بن عمر الاشعري سليماني فرمو من كاتب باش سرچاوم برزم او برادري كلا شارزور على برزاني كاغمت يعني سروكي يمن يو سروكي بعدينانه زور بداخه سروكي همو كرده چونكي لصدا حفتاي دنگكاني بدا زينه او بو خويا او سروكي يمن يو سروكي بعدينانه ایترمی هیچ شکی ترم نیه دست خوش بیا. بله سپاس. خوشمن لسلیمانی فرمو. الو. بله. کاغا کارم کاته باش. سرچاوم. کاغا کار دست خوش بو تورکت من جمله همو پیوندکان بو. یعنی براسی او پیوندیانه پیم وای گمانی لسرنی او پیوندیانه زوربان پیشمرگی شرنو بجدیش پیشمرگان. اما حتی اما قلتانه من هبید اما بیشی پیشکوتو نابین. گویا عمل کوبنوکان هم قصانیان پیوترید. دڵنیا دەکەم کاگە کەروانە وحدەی بەلاشی شانەدەنە کە پەیوەندی بە بەرنامەکەیەوەکەن بۆی شاشەکەی ئێوە ناشرین کەن ئەمانە ئەگەر پێشانەڵێ ئێوە جێشەکەن جێشێکی ملیشان پێیان ناخۆشە کاگەکار ئەمانە ئەگەر پێیانەڵێ سەرکردەکانتان وەکو حسنی مبارەک و وەکو قەزافین پێیان ناخۆشە کاگەکار ئێمە پێشمەرگەمان دروست کرد نەک شەڕی ناوخۆکە ئێمە پێشمەرگەمان دروست کردووە لە پێناوی سەرکردا خۆی نەدا بەکوشت ئێمە پێشمەرگەمان دروست کرد لەو شاخە هەمی بەنانەسکی و هەمی یعنی بەڕاستی لەسەر وکی دیهاتەکان ژیان ئێسێ هاتوون ئەم پۆسە لە هێنەڵێ لە پێناوی سەرکردە و کێوکێ ئەو سەرکردەی ئەو باسێک لە سا هەفتا لە دەنگێنەوە براکەمەوە تەزویدا بە دڵنیایە من پێ دەڵم تەزویدا تێگەی کاگەکار یارمەتی بە یە قسەی تر کاگەکار ئەو بە ڕێزاڵەیە لەسەر ناوچە دابڕاوەکانی ژمدا ئەو هێزە کە ڕووی ڕسمی ئەو سەرکردەی ئەوی پێوە بوو هەر ئەو سەرکردەی ئەوە جیاوازی خسووت و ئێستێژ هەرێمی کوردستان ئەو هەموو خروقاتەی لەسەرە ئەو سەرکردەی کە ئەو باسیەکە بابچی ئەو تۆبارانەی کە قەندیل و ئەو ئاوارانە و ئەو گەماروی خسووتە سەر ڕۆژەڵە کوردەکانی سووریا با سەرکردەکەی و بەخێدانکات نەچێت ببێ بە جاشی ببورە کاکی هوشمەند پێمان باشە بەرزان کۆمەڵێک مستەلاحەیە چتە چارچەوەی تەشیرەوە پێمان باش نییەوە بڵێت بەڵام ئێوەی ئازادن و لێرەش وەکو کاکوژمان کەس ناتوانێت لەبەرەوە شاشەیمە شاشەی ڕاستەقینەیەوە پێشمان باش نییە یەک فکر یەک بۆچوون یەک سەرنج لەم شاشە بێتە خەرا لەبەرەوە پێمان باشە لەم بەرنامەیە وەکو مینبەری خۆتان هەموو بۆچوونە جیاوازەکان هەموو بۆچوونە جیاوازەکانی خەڵک تیاتەڕح بکرێت زۆر ئاساییە سیروان لە هەولێر فەرموو سلام سەرچاوم باش کاکە زۆر سپاس کاکە ئاگامان هەر هەموو پەیوەندیەکان و بەڕاستی یانیەوە خەیاڵ ئەگەر بێن هێزی بێنەوە هێزێکی نیشتیمانی بۆ خەیاڵە قەت لابکەزم کاکە ئەو دوو حیزب هەردوو لە ماڵەنا بەتایبەتی ماری بارزانانی یعنی حەشا کورد مارێ یعنی ئەوەندە ساڵێک خەڵاتیان فجێرەتانەوێ بەڵام خوارە لەسەر کورسی يعني أول نبي بقوا صون السوري شورش كده لا مثل بشورش ولا تونس ولا ليبيا يعني أوالا خيالي همو كل يعني واحد أنا خلي أشكال دجي بلام كاي سيروان كروان أكو طالع كراو بنا مالنا أو أحزابنا كار أوالا شخص وحشين أجر أوالا بيناو أجر إيش كردني أوان ده صلاتي بارحال كاي سيروان دنجي مديته تو 5 مليون كل هذا 3 مليون صوت معارضة بدأ وأنا 1 مليون بمنين كرسي وأنا
بەرحال سپاس باڵێ سپاس کای سیروان نازانم دەنگی من هاتە تۆ ویستم پرسیارێکی لێ بکەم پرسیاری منیش ئەوەیە ئایا هەر بنەماڵەیەکان هەر حەزبێک ئان هەر لە کوردستانە بەیەکێر ئیشکردنی لە پێناو خزمەتی گشتیا بێ تا چەند حەقیقانێکە خەڵک دەم بدا و ئیتر دەسەڵاتیشانە بێ بەڵام بە پێچەوانەوە پێویستە خەریکی بکە بەرحال دۆیان ناوبرە لە سەرمانتەوەر لە خزمەتیەوەدا بەڵێ بەرەزان لەسەر پرسی ئابوونە وەرگرتنی ئابوونە لە پێشمەرگە بێگومان بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە باستەوەیکەن کە ئەمە نابێت قەدەغەکراوە کە پارە هیچ لایەنێک پارە لە پێشمەرگەر بگێ ئەڵێ هەر کەسێک کە نمونەیەکی وا لە بەدەستێ ئەتوانێت سکالا لەسەر هەر کەسێک هەر بەرپرسێک هەر یەکینەیەکی هێزی پێشمەرگە تومار بکە کە بە زۆری ئابوونە ئەم پارە لیان وەردەگرێت هەروەها ئەندام پەرلەمانیش بە تایبەتی ئەوانەی لە لجنەی کاروباری پێشمەرگەیی شەکەن ئەڵێن ئەمە بە هەموو شێوەیە قەدەغە کراوە کە پارە لە هێزی پێشمەرگە هێزەکانی ناوخوار بگرێت لە ئێستادا بە کۆندێک سەرچاوالین بوو هەیە ئەگەر هەبێ بوو تا ئێستا ئیجراتێکی جددی نەبووە لەسەرەوە بەڵێ لە تۆری کۆمەڵاتی تایپ شێخانی ئەنووسێ وەڵڵا زۆر بەداخەوە بوو پارتیەکەی نەزانم ئەو بەداخەوە لەسەر چ ڕەوانگەیەک بێکەوە ڕەوانگەکەی ئەن هۆیەکەی دەستنیشان بکە هەروەها رامین محمودش ئەنووسێ دەتوانین بڵێن وەرگرتنی ئابوونە لە پێشمەرگە بۆ حەزب دەرخەری ئەو ڕاستیەیە کە دەڵێن پێشمەرگە لە خزمەت حەزبدا بەکاردێنێ هەروەها جوتیار خۆشناویش ئەنووسێ دنیا کۆتاییە بەڵام ئابوونە کۆتایی نایە بەڵێ عزیز لە شاری سلێمانی کاک عزیز فەرموو مرحبا سەر چاوم بەڵێ دەستخۆشی و بەرنامەیە لێ یەکەم سپاس بۆ تۆ برای بەڕێزم بەسەر ئەو برادرانەی ئەو برادرانەی کەوا لەسەر ئەو مۆزوعانە قسەکەن مەوزوعی کاک مەسعود سەرۆک نییە یا سەرۆکی بادینانە یا مام جەلال ئاوا یا فڵان سەرۆک ئاوا برام ئەوانە هەر کورد نین هەر حەکێ نەگەیشتون لە دنیا ئەوانەی کە خوێنیان ڕشت و ئەوانەی کە شەهیدیانەوە ئەوانە بنەماڵەن ئەوانە با بنەماڵەش بن برام خۆتۆ هەچی شێخ و شێخی دنیاە و هەچی عەشیرەتی دنیاە و ئەمانە شۆڕشیان گەڕاوە باشە لە ئەمریکا انتخابات دەکرێت ئەوەی کە ئەیباتەوە حیزب نییە حکومەت دروست دەکات آخر برام ئەیخۆ قابلە کابرایەکی شوان بێنن بڵێن وەرە تۆ ڕئیسی حکومەت بۆ حیزب بە دنیا بە ئەو برادرەی کە ئەڵێ مەسعود بەرزانی سەرۆکی بادیانە سەرۆکی سۆرانیە من ئەڵم زۆر غەڵەت تێگەیشتۆ مەسعود بەرزانی سەرۆکی هەر چوار پارتیای کوردستانە دڵنیاش یەکەم یەک توربەن بە کورد لەسەر دەستی ماڵی مەنا مستەفا ئەیەن بە خەڵک قابلە لەسەر دەستی ئەوانە بێن بە خەڵک بەڵێ بەڵێ کاک عەزیز سوپاس بوو سەرنجی تۆش سوپاس پەیوەندەکەت حوسێن لە گەرمیانەوە فەرموو کاکە مەرحەبا سەر چاوم پێشەکی سڵاو بوو هەموو کارمەندەکانتان چارماچەکەم زۆر سپاس کاکەگیان زۆر دەستخۆشی دەکات شێزار دەکەم و لەو برادرانەی وە کە حەقیقەتەکان باسەکەن ئەبووای ئەو خەڵکە چاوی کەوت لە حەلاقەی قواس دژدا چاوی ئەو هەمکە دەبا بۆ و ناقی لەو مەتبعی سەد و بیست و ڕازی مە و تارۆخەی کاک مەسعود چەند پێکەوت هەناردی بۆ جەبهەکە ئەبووای بیاونتا بەڵێ ئەمە تایسە غەڵەتوینە وتمانە کاک مەسعود وایە وانە ئەبووای بیاونتا ئێمە قەڵەتمان کردوێ بڵێن بەرزانی خراوە ئەبووای بیاونتا بەرزانی ئەتوانێت ملەتی کورد و خەوانکە ئەبووای بیاونتانە هەر نانی بەرزانی و خەڵقی خوا ئەبووای بیاونتا هەر بەرزانی دڵسۆزی کورد و کوردستانە دڵسۆزی هەر چوار پارچەکەیە هەندێک کەسی ڕۆزگار پەرست ئەڵێن وانی و ئەمە بەرزانی و ئەمە سۆرانی کاکی خۆم بەرزانی یعنی کورد بەرزانی کوردایەتی دراوڕێزم بۆ کاکشێزاد و بەڵێ کاک حوسێن سپاس بووە بەڕێزانن ئێمە باس بێگومان مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بە پێی یاسا بە پێی هەموو عورفەکان بە پێی دەستور سەرۆکی هەرێمی کوردستانە بێگومان جەڵال تاڵەبانی سەرکوماری عێراقە بێگومان ئەحزابەکانی تر لە هەموو ئەحزابەکانە هەرێکی بە پێی ئەو دەنگانەی لە جەدایەنەوە نوێنەراتی بەشێک لە خەڵکی کوردستانەکەن باسی ئێمە تکایە بە لەسەر تەوەرەکە قسە بکەن تکایە هەموو ڕۆژێ لە تەوەرەکە لایەنە تەوەری ئێمە باستەوە کە عەزیزانم ئێمە ئەڵێن پێشمەرگە هێزی پێشمەرگە کە یەک بە یەکێ تاکە ملەتشان ئەزی بە پێشمەرگەوەکە لەبەرەوە پێشمەرگە هێزی پاراستنی ئەم خاکەیە ئێستا باستەوەیکە هەژمونی حەزب بەسەر پێشمەرگەوەیە باستەوەی کرد ئابوونە لە پێشمەرگەوەیەکی تا چەند چی بکرێت بۆ ئەوەی پێشمەرگە فعلا ببێتە هێزێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان هێزێکی نیشتیمانی بۆی ئەرکی پاراستنی خەڵکی کوردستان بێت لە هەموو ئەو تەحەدانەی هەموو ئەو پێشاتانەی کە ڕوبەڕووی ئەم هەرێمە بێتەوە تکایە لەسەر تەوەرەکە عەبدوڵڵا لە چەمچەماڵ فەرموو ئەلو کاکە سەر چاوم کاکە لەسەر تەوەرەکە بەڵێ برامەوەی ئەڵەیە کە ئابوونە لە پێشمەرگە وەرناگیرێ وەکو سەد دوی لە ڕێژەناتان درۆکە ببۆرە کاک عەبدوڵڵا ببۆرە ئێمە
پێمان باش نییە مستەلاحانە بەکاربێنرێ پێمان باش نییە ببوورە هیوادارم بەڕێزان ڕێز لە سەرنجی یەکتر بگرن ڕێز لە سەرنجی یەکتر بکەن باوی بەرسەویشتانە بێ زۆر ئاسایە بەڵام بە ڕێزکردن تیا بێ ڕەحمەڵا چەمچەماڵ فەرموو ئەم کاتت باش بە ڕێزەکەم سەرچاوم یانەکەم وڵای منە مێ لەسەر تەوەرەگە قسە بیبرای باوکمی ساڵی 2013ەیە کوا لەسەرەوە ماوە لەسەر دەسەڵات قسەگەی لەسەر حەزم قسەگەینەوە باس لە باشی ئێنارتی بەرنامەیەکی داناوە باسی بودجەی پێشمەرگەکەم ئابوونەی لێ ئەبڕێ ئەمە بەرنامەی تەوەری ئێنارتی ئەم هیوارەیە کە دا بەرزاندووە دەستخۆشیان لێ یەکەین وەکو پێشمەرگەنی دەسەڵاتداران ئەڵێن کاکە ئابوونەمان لێ ئەبڕن بۆچی وە کارەکەی چی ئەمانەوە ئێنارتی بۆ دواچوونی جوانتری بووە بکات ئایا تاکوکەی پێشمەرگە معاش وەرگرێ و لە کاتی معاشەکەی کە تەسلیمەکەن پارەکەی لێکردن ناوە کاکە بۆچی شوێنێک ئەگەڕێتەوە پارە بزانین ئەبێ سەرچاوەکان لەوە بزانن ئێنارتی تاگێت ئێرانە و بەرنامەی وەدانە و لێدەوارم لێمە دواتر هەوڵی جدی بدەن کە بزانە و پارە ئەبڕێ بۆچی ئەڕا بۆچی ئەڕات باس لەمە بێنن کە فڵان کەس وای وت فڵان مەسڵ وای فڵان سەرکردێکی وای ڕاستە کاکە ئێمە لەسەر دەسەڵاتی کوردستان ئاژین گلەیمان نی لە دەسەڵاتداران با بێمە گلەیمان لەسەر ئەوەی ئەڵێن ئێمە پێشمەرگەی ئەم حزبانی بۆ موچەکەمان کەمە و بۆ موچەکەمان ئابوونەی لێ بڕێ لیانە پرسی بۆ ئیبڕێ لێ بۆ نادی پێشمەرگە نادی پێشمەرگە چی پێویستی بە پێشمەرگە کاکە من پێشمەرگەم برا چەکم کردە لە شانم بۆ کوردستان کردمە لە شانم ئامادەین لە پێناوی خۆم دین نەکوش ئێمە گلەیمان ئەوەیە معاشەکەمان تاکوکەی ئاوا بێ تاکوکەی بێ کەمی بکەنەوە تاکوکەی ئابوونەوە لێ بڕۆن بەڵێ کاک ڕەحمان زۆر سپاس بۆ سەرنجی تۆ جێگیر لە ڕانیە فەرموو کاکە ئەم کاتت باش سەرچاوم کاکە دەستخۆشتان یەکەم بۆ بەرنامەکە بەڕێزم من ویستم مداخلەیە بکەم ئەمڕۆ لە ناحیەی چاخۆڕنە ئێمە پێشمەرگەی لە لیوایی 12 لە ئاکرێ ئەوانەی کە لە سەلستی یەکێتی سوینە هەمویان بانکردین لە هۆڵی بۆنەکان بە ئامادەبوونی جێگیرلی واکە پلەکەی عەمیدە و دوو ئامرسیریە کە هەردووشان ڕایدن بە ڕەشەیەکی زۆرەوە ئابوونەی مانجی 12شیان لێ وەرگرتین و پێشیان وتین ئەوەی نایدا بە ناوی بنووسرێ بۆ ئەوەی فەصلی پێین چونکە واجبێکە و دەبی بیدەین بۆیە پێتان ئەڵێم یعنی خۆشە شتەکان بە ئەوە بێ ئەو ئەبوونەیە نەیانوت بوو چییە؟ نەیانوت بوو چیەوە ئەوەڵێنێمەچێتی نەشری کوردونە و کوڕی یەشێتینەوە بەریدە ینی بە زۆری بۆ ئەو ئەبوونەتان لێ بڕیەوە بۆ حەزبێتن ڕایسۆنە کاکارم هەتا قسەکان ئەوە بوو هەیگوت ئەوەی نایدا بەر لە بەرامبەر ناوەکەی بنووسە نایدەین چونکە ئەوە شتێکە واجبە دەبێ بدێ بەڵام یەک شتم هەیە بۆ کەناڵەکەتان ئێوەڵە نازەم جەنابی وەزیر و شکایەتکاری و محکەمە و ئەو شتانە بە پێشمەرگە ناکرێت ئەگەر بەرنامەکەی ئێوە باشی وەزیر کرد بۆ یا من پەیوەندیت پێ بکەم ناوی ئەو ئامیسریەت دەم و ناوی ئەو عەمیدەش دەمێ کە ئەوڕۆپا لێ من وەرگرت بەڵێ کاک جێگێر بەڕێزانەوە چەند نمونەیەک هاتن لەوەی کە ئەبوونە بە زۆری بێت لە پێشمەرگەوەیگەن ئایا ئەمە بەرپرسە باڵەکانی حەزب ئەمە سیاست و فەلسەفای ئیدۆلۆژیا و حەزبانەیە کە بە زۆری ئەبوونە لەو پێشمەرگانە وەرگرن یان ئەوە تەسەڕەفات و ئەوە تەعاملی کومەلێک لە بەرپرسی هێزی پێشمەرگە پێویستە ئیجراعاتی وەزارەتی پێشمەرگە وەکو بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە کە دوێنێ شەویش راپۆرتێکمان لەسەر هەبوو بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی پێشمەرگاڵێ ئەوە ڕێگە پێنەدراوە قەدەغەکراوە کە ئابوونە پارە بە زۆر لە پێشمەرگە بسێنێ دەبێت بە دوادەچوون ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکرێت ئەو نمونە هیوادارین لە وەزارەتی پێشمەرگە لە حزابەکان بە تایبەتی پارتی و یەکێتیوەک و دوو حزبی باڵادەستیم هەرێمە گیان لە سەرنجی پێشمەرگانە بێ بۆ ئابوونە لە پێشمەرگە بەم شێوە زۆر بەم توندیە وەرەگرن سەردار لە شاری سلێمانی فەرموو چاوەکەی میکای سەردار سوپاس فەرموو کاگاکار من لە ساڵی 91 هەتا ئەم دقەیە لەگەڵ جەناب تاقساکەم پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانە بەڵێ ڕۆژە لە ڕۆژانیە کەس داوای دیناری ئابوونەی لە من نەکردم من کە ئامادە بم پێشمەرگەی 91 تا ئێستاکانە لە هەڵەبجە بوو بۆ نمونە 6 دانەمە من دینارە مەعاشم وەرنەگرت پەشیمانیش نەبووم لەوەی کە پێشمەرگە بوو ئێستاکانەی سەرۆک مەسئولدارزانین من بەسەرشتی هەر چاپاتەکەی کوردستانیان بەڵام نازانم ئەو برادرانی کە ئێمە مەسەڵەن بۆ نمونە من ڕێی خۆم دەرە بڕم هەندێک برادر گرەیەکە ئەچێ حەساسە لێگرێکا کە من ڕێی خۆمە بدا پێویست ناکاتەوە جوابی من بیتەوە بە شێوەیەکی ناشیدی من مەسئول بەزانی بەسەرشتی هەر چاپاتەکەی کوردستان ئەڵێن ئێستا مەسئول بەزانی بە من بڵێ بڕۆ خۆ بتەقێنەرەوە ئامادەم چم لە ناو بەغای خۆم بتەقێن شانازیشتی پێوەکەم و هەتا ئەو دەخەیژە منم شانازی پێوەکەم و دەخۆشی بەڵێ بەرەزان بێگومان هەموو هەر کەسێکتان ئازادن هەر کەسێکتان کەسێکی دیکە ئەو ئیرادە بەهێزە بەرامبەر سەرکردەیەکی دی کەسێکی دیکە توانێت ئیرادەی خۆی بڵێ ئازادن ئێوە ئازادن ڕزگار لە ڕەوان دووزە فەرموو توانی برا بەڕێز باش سەرچاوم کاک ڕزگار بەڕێزی برای گەورەی بەڕێزەکەم با لەسەرەوەی کە خەڵک باسی ئەوەیە کا باسی سەرک بارزانەی باسی
سرك مام جلال کاکە هەلگۆ لە بەرەوە کاتمەکەمەوە با ئێمە باسیەوە بکەین تکایە با لەوە دوورکەوین ئەوانە سەرکردنەوە و سەرکردەیە ملەتەنە و تعبیر لە بەشێکی زۆری ئیرادەم خەڵکیەکەین کەس ناتوانێت ئەمە نەکۆلی بکە بێگومان بچوونی سەرنجی جیاوازیش هەیە سەرکردەکانی دیکەش نەفسی ئەوانی شەر سەرکردەم گەرنە ئێمە باسی پێشمەرگەیەکەن کاکە ئابوونە لە پێشمەرگەوەی گرێ پێشمەرگەواڵێ تا چەندە بە خراپە ئەم باشە بەڕای تو تەواو کاکە هەلگورد باشە منیش لەگەڵتم کە پێشمەرگەی فەقید لەوێ کەوتووە ئێستا خۆت بەزانی چۆن و چۆن نییە بەس ئێستا برای بەڕێزم پێت دەڵێن ئێکس لە ڕابێ ئەرێ بارزانی سەرۆکی هەرێممانە نەخێر ئەوە غەڵەتە ئەوە غەڵەتە ئەو بەڕێی خاوەن پێ ئێرێم غەڵەتە لەبەرێ ئەو گەندەڵی لەوان هەیە لە کەس نییە بەرحاڵ بەرەزان تکایە لە سەرتەوەرەکە تکایە ڕزگار لە کایک ڕزگار بوو بێگومان هەلگورد لە سوڕان کایک هەلگورد فەرموو باش کاکەکاری سەر چاوم زۆر ممنون دەستخۆشی بەرنامەکە لێکەم داشکاری زۆر سوپاس بەس پێمان باشە لە سەرتەوەرەکە کایک هەلگورد بەنسبەت تەوەرەکەی کاکەکاری يعني أبونا هزار دينار يعني أبونا مثلا أو خلكانة أو مناقشة أو نساء هزار دينار ويانا بەڵام شتێکی ڕامزیش زۆر کەمیشە بەس بەڕای تۆ باو زۆریە لە پێشمەرگەوە لە ڕانیە برادەرەی تەلەفۆنیکرد باو زۆریە لە پێشمەرگەکە ئەم پێشمەرگە بە ئیرادەی خۆی کە حەزی لە حەزبێکە ئەتوانێت ماڵی خۆش بفرۆشێ بۆ حەزبەکە بە زۆری من سپاسە لەک برادرانەکەم کە باسی ئابوونێت بەڵێ بەڵێ کاری بەڵام هەزار دینار بەنسبەت پێشمەرگەی چ نییە یعنی چێ هەتا 5,000 بیتن بەڵام هەندێک خەڵک یعنی زۆر بە غەڵەتی قسەکە خۆی سامونەک و پێشمەرگەی پارتی ئەگەر ئابوونی بدەم و نەدەم کەس نارێتە من بۆنی بڵێم بەنسبەت کاریاری گەرمەزانم بێ بەنسبەت ئەو برادەرەی کە گوتیشی سەدا حەوزای دەستی سەرک بازاری هەمووی تەزویرە یعنی من وەکو برایستێنن هیوادە بەخۆش دابچیتەوە چونکی ئەو قسە سوانیەکە بەڵێت لەیکا لەسەر تەلەڤیزۆنی کە هەموو دنیا گوێ خۆێ بەڵێ زۆر سپاس کاکەل گوت باوکی ڕابەر لە دەربەندی خان فەرموو باوکی ڕابەر علی لە شاری سلێمانی باسی بەڕێزم سەرچاوم کاکەلی و گۆڕی شەیدەکانی سۆری حمە بەسەر مادامەکەنەوە ئێمە لێرە خزمەتیەوەیەکیان قەت لەس ئێمە زۆر پێخۆشنین کە پەیوەندیت کردووە بەڵام تکایە هەندێک مستەڵح هەندێک قسەیە ئێمە ناچاری ناو کاتە ئەگەر ئەوانە نەکەی لە خزمەتەن فەرموو بەڵێ فەرموو ئەگەر جەنابی سەرۆک ڕاست بکات بەڵێ فەرقی من سەرۆکی هەرجار پارچەی کوردستانم بۆچی پێشمەرگەی زێرەپاری هەمووی لەسەر وەزارەتام دەکە پێشمەرگەیەکێتی لە هەر میلیشیایە دەکە پێشمەرگەیەکێتی فەنە پێشمەرگەیەک لەو شاخەیە ماڵی بە شاخە حەتا 5,000ەوە من ڕفیقی خۆمە یەک مانگەدارە بەزیوە مەجالی ئەوە نایە مەعاشەوەی گرتم بەجالی ئەوە نایە دابەزەی بێکرێخانەکەی بیان يعني أو برابر هذا تلفونك على من زراني سرق من يريبو بقى يساكي قوم تقلمه أو خوي دقلت أول روبوتني خويتي بله بگومان أو بچونی خویتی توش بچونی خویی چون نشان بدهی بگومان بله باوکی منصور لا قلات زه الو باوکی منصور فرمو او كاتب باش سرچاوم باش برام سرچاوم والله من نرتي بريم لا كنالك ايوه هي من لا خزمه دام فات ايوه هەز کەسێک هێرش دەکاتە سەر بنە ماڵی بارزانی ئێوە لێ دەناخەنەوە بە تاواتی قساکە باوکی منصور ئێستا زۆرینەی ئەوان بوو معلوماتی توای کە بینەرێک بەس بە ویژدانەوە کە بینەرێکی تەلەڤیزیۆنی مەبی زۆر ئەو کەسانەی کە بەشان و کە ئیرادەیان ئەوە بۆ حەزیان لە بنەماڵی بارزانی زۆر کاتماندایە ئێمە تکایە ببوورە کاکی باوکی منصور ببوورە بۆ هەمووتان بەڕێزان کەس خۆشەویست و ڕێزداری کورد و بنەماڵەکانی کورد و هەمویان بە ئێمە نەفرۆشنەوە ئێمە ڕێزمان هەیە بۆ بنەماڵە بەرزانە ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو بنەماڵەکانی کورد پەروەری کوردستان ڕێزمان هەیە بۆ یەک بە یەکی خەڵکیان کوردستانە تکایە لەم بەرنامەیە زۆرترین ئەو برادرانەی پەیوەندیکێک کە هەمویان ئینتیمایان نەکۆ خۆیان و بوو پارتی بوو بە شێوەیەکی زۆر ئازادی سەرنجی خۆ نیشاندا تەنانەت برادەرێک وتی من ئامادەم خۆی بوو بتەقێنمەوە ئیتریمە نازانم ئەو غەدرە بوو لە ئێمەکردێنە کەریاڵێن جیاوازیەکەی جیاواز ناکەن وڵی لێرە خزمەتیەوەکەین بەرحاڵ تاسبێنێ لە تەوەرەکی گەرمتردا لە خزمەتیەوەدا بم ئێوە باش